بەڵێ بەڕێز مامۆستا مسلیم عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەگەڵمانایە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. مامۆستا سڵاوت لێبێت دەربارەی سەردانی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ دەڤەری سۆران چ زانیارێکی زیاترتان لایە؟ بەلای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی پێیان، ئەو کاتتان باش. بەڵێ دیارە لە درێژەی کار و چالاشەکانی بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی مامۆستا عەلی باپیر ئەمڕۆ سەردانی دەڤەری ئێمەی کرد، مەڵبەندی هەشتی سۆران. مامۆستا دیارە لە درێژەی کار و چالاشەکانی لە سنوورەدا کۆمەڵێ چالاشی زۆر گرنگی ئەنجامدایە. لەسەر تابەتی بوو لە کۆبوونەوە لەگەڵ ستافی مەڵبەند کە کۆبوونەوەیشی زۆر ئیجابی بوو. سەردەم پسە سیاسەکانی ئێستا هەمووی داوەتوێکران بەرچاوی ئەندامانی مەڵبەند ڕۆشنکرا. کۆبوونەوەیشی ئیجابی لەگەڵ جەنابی مامۆستا ئەنجامدرا کە ئەمە جێگەی دڵخۆشی بوو. دواتر لەگەڵ جەنابی مامۆستا و شاندیاوەری چەندین سەردانی سیاسی و کۆمەڵایەتی ئەنجامدرا. دیارە لە دوای نیوەڕۆژەوە هەر لە خزمەتیدا ئەبین کۆڕێکمان هەیە سەبارەت بە پرسە سیاسیەکانی ئێستای هەرێمی کوردستان کە کۆڕێکی جەماوەری گشتیە کە ئەمەش خۆی لە خۆیدا ڕۆڵێکی گرنگی هەیە. تەڵان گومان لەوە دانیا سەردانی جەنابی مامۆستا بۆ هەر دەڤەرێک بۆ هەر ناوچەیەک ماناو واتای خۆی هەیە، شتێکی زۆر گرنگە. هیوادارین کە مامۆستا بتوانێت زیاتر ئۆرگانەکان بەسەرکاتەوە، مەڵبەندەکان بەسەرکاتەوە، بە تایبەت سنووری ئێمە کە سنوورێکی تایبەت بەخۆی هەیە. خەڵکێکی زۆر چاوەڕێ بوو کە جەنابی مامۆستا دەڤەری سۆران بەسەرکاتەوە. پشتیوان بەخۆی گەورە بە هەوڵی هەمولایە کە ئەمڕۆ ڕێکت کە دەڤەری سۆران لە خزمەتی جەنابی مامۆستادا بێت و چەندین ساڵاتی تریشەیە کە لە دوای نیوەڕۆوە ئەنجام ئەدرێت. بە شێوەیەکی گشتی سەردانەکەی جەنابی مامۆستا زۆر ئیجابیە و زۆر لە کاتی خۆیدا بوو و شتێکی زۆر گرنگ بوو. هیوادارین کە مامۆستا زیاتر هەوڵەکانی خۆی سەرکاتەوە بۆ بەسەرکردنەوەی ناوچە جێگەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز مامۆستا موسلیم، یعنی ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێی قسەی ڕاشکاوانە و ڕاستی لە سەرکردانەکانەکات، بە تایبەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر بەوە ناسراوە کە ڕاشکاوانە دەسەخاتە سەر ئەو بارودۆخایی کە لە هەرێمی کوردستاندا گوزەرێ. دەکرێت دیدارێکی جەماوەری بۆ مامۆستا هەبێ و تایە پێشنیار کراوە کە ڕاشکاوانە لەگەڵ خەڵک و دانیشتوانی دەڤەری سۆران بدوێ و کەم و کورتەکان باس بکاوەکو خۆی؟ بێگومان بەڵێ دیارە مامۆستا خۆی وا ناساوە لە ناو جەماوەری هەرێمی کوردستاندا کە قسەکانی ڕاشکاون، قسەکانی ڕاستن، ڕوونەڕەوانن. هەر ئەوش بۆتە جێگەی سەرنجی خەڵک کە زیاتر خولەی ئەوە کات گوێ لە جەنابی مامۆستا بگرێت. دیارە بۆ ئەمە بەستە ئێمە سەعات سێ لە دوای نوێژی عەسرەوە کۆڕێکی جەماوەری گشتیمان هەیە بۆ سەرجەم پێکاتەکانی سنووری قەزای سۆران کە بانکێش کراون، داوت کراون کە لەم وتارەی جەنابی مامۆستادا لەم کۆڕە ئێوارەیەدا ئەو پرسانە باس ئەکرێن کە خەڵک لە مێژە خولیای ئەم جۆرە قسانەیە کە حەز ئەکات ڕاستیەکان لە دەمی ئەوە گوێبیست بێ و بزانێت، چونکە قەیدانی هەرێمی کوردستان بە چەندین قەیدانی ناوخۆیدا پێتی ئەپەڕێت. خەڵک بەحقەت لەو جۆرە قسانەی کە لە ڕابردوو کراون لە سەردەمی بەرپرسان لی بێتوانە بوون، بێتاقەت بوون. بەڵام وتەکانی جەنابی مامۆستا لەو جۆرە وتانن کە بتوانین بڵێن پێچەوانەی وتەی بەرپرسانی ترن، بۆیە خەڵک زیاتر تامەزرۆی دیداری مامۆستا ئەکات و لە کۆڕەکە بەشدار ئەکاتن. بەڵێ مامۆستایەکێک لە بەسەرکردنەوەکانی ئەمیری کۆمەڵ چوونیەتی بۆ بارگای حیزبە ئیسلامیەکان، بە تایبەتی یەکگرتووی ئیسلامی و زوتنەوەی ئیسلامی، تا چەند ئەم کارەمایی دڵخۆشی ئەندامانی هەرسێ لایەنە ئیسلامیەکەیە بەگشتی؟ بەڵێ کە ئەمە شێشێکە لە درێژەی کار و چالاشەکانی جەنابی مامۆستا. ئێمە ئەمڕۆ دانی بەیانی مەوعیدمان بوو لەگەڵ مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی لە سۆران
لەلایەن بەرپرس و ئەندامان و کارگەڕانی ئەم مەڵبەندەوە پێشوازەشی گەرم لە مامۆستاکراەوە ئەم پرسێ تاوتوێکرا هەموو ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی لەو سنوورەیە بە بەرپرس و کارگەڕ و ئەندامەکانەوە زۆر خۆشحاڵ بوون بە سەردانی مامۆستا بۆ لایەن و بە تایبەتیش بۆ ئەم هەوڵانی کە ئێستا هەن کە دەیانەوێت لایەنە ئیسلامیەکان لێک نزیک بنەوە دیارە دوای نیوەڕۆژ لە دوای نوێژی عەسرەوە کە کۆڕی مامۆستا تاو ئەبێت سەردانێکمان هەیە بۆ لای برایانی یەکگرتو ئیسلامی لە مەڵبەندی سۆران کە ئەمەش خۆی لە خۆیدا کارێکی ئیزابی و نەوعیە کە دوای نیوەڕۆ ئەوان چاوەڕێەکەن. بێژگە لە شاری سۆران وەکو خۆی سنتەری قەزاکە مامۆستا بەنیازە سەردانی چ شارۆچکەیەکی دیکە بکە لەو دەڤەرە؟ بەڵێ دیارە هەم لە کارنامەی بەرنامەکەی مامۆستادایە کە لە دوای مەغریبەوە نوێژی مەغریب سەردانی ناحی خەلیفان ئەکات کە لە ئەنجومەنی خەلیفان کۆمەڵی ئیسلامی لێژدا کۆڕێکی فراوانی جەماوەری بۆ مامۆستا سازراوە کە هەردوو ئەنجومەنی حەریر و ئەنجومەنی خەلیفان بە سەرجەم ئەندامان و لایەنگران و دۆستان لەوێن داوەت کراون لە دوای نوێژی عیشاوە لەوێش لە خزمەتی مامۆستادا ئەبین کە کۆڕێکی جەماوەری گشتی هەیە کە خەڵکێکی زۆر ئێستا چاوەڕێ ئەکات کە ئەم شەو وتارەکان پێشکەش بکرێت کە ئەم مەنتیقەش گومان استراتیجیە لە ڕووی پێکهاتەی بڵێنێ سیاسی و کۆمەڵایەتیەوە دیارە ئێمەش سوپاس بخوا لەو دەڤەرە سنگ و قوسایشی ئەوتۆمان هەیە کە بووینە جێگەی ڕەزامەندی جەماوەرەوە. بەڵێ بەڕێز مامۆستا موسلیم عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سوپاس.